ئەمە دوو جیاوازێ پێ دەڵێن. پەیمانگای سلێمانی ئەم هاوینە مامۆستا عەزیزەکانی پەیمانگای سلێمانی چەندیان وانە خوێندووە، ورد و درش بۆ مر کردوویتەوە. وەزارەتی پەروەردە ساڵنامەی خوێندنی بەم شێوازەیە بۆی جیاوازەکە ببینێت. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم 2 هەفتەیە ساڵنامەی خوێندنی بۆ بەڕێز ناڕوون کردوێتەوە. 18 هەفتە وانە خوێندنتە لە ساڵێکە. 18 هەفتەی داناوە. من وا ناڵێم وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە فەیسبوک ئەوە هەمووی بڵاو کرێتەوە. ئەگەر بیرکاری مامۆستای ئەزیز هەفتەی 6 ڕۆژ ئەگەر هیچ ڕوو نەدا لەم وڵاتە 18 هەفتەی تەواوەتی ئەزیزە. بایکۆت ڕوو نەدا، ساد و سەرما ڕوو نەدا، جەوێکی هادی و هێمن حکوومەتی هەرێمی کوردستان 18 هەفتەی وانە خوێندن بۆ دانایی. ئەگەر بیرکاریت ڕۆژانە 6 ڕۆژوانە بخوێنی ضربی 18 هەفتەیەکەی 108 وانت هەیە. 108 وانەی چەند دەقەی ئەزیز 35 دقیقەی ئەگاتە 3780 دقە دەرز ئەخوێنی. پەیمانگای سلێمانی مامۆستا عەزیزەکان کە مامۆستایەکیان بەیانی وابزانن بە تەواوە بێت. 7 کاتژمێر وانایە خوێندووە ئەزیزم. پەیمانگای سلێمانی 7 کاتژمێر بە سەربی 55 دقیقە 3850 دقە دەرز خوێندراوە. حەقی خۆی نەچەپڵەیەک بۆ مامۆستایانی بیرکاری. بەڕێزان پلانی فیزیای وەزارەتی پەروەردە هەفتەی 4 ڕۆژی هەیە. باشە 18 هەفتە 72 حسەت هەیە بۆ 1 ساڵی خوێندنی وانەی فیزیات لە حکوومەتی هەرێمی کوردستان. 72کە سەربی 35 دقەی بکە 2520 دقیقە وانە دەخوێنی. ئەمە حەقیقەتە، ئەمە ڕیکلام نییە. پەیمانگای سلێمانی ڕیکلامی ناوێت، بەس ئەمە حەقیقەتە. حەقی خۆمانە ئێمە حەقیقەت بخەینینەوە بەردەستە. فیزیای من چەند وانەی خوێندووە 65 سەعاتی وانە خوێندووە ضربی 55 دقیقە 3570 دقیقە دەرسی خوێندووە. زیاد لە 1000 دقیقە جیاوازیمان هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. چەپڵەیەک بۆ مامۆستایانی فیزیا. بەڕێزان کیمیامان بە هەمان شێواز نامێ سەرتان بێشێنم. کیمیاش ئەوە لە مامۆستایانم پرسیوە 18 هەفتەکە ضربی 72 وانە 2520 لێرە ئەو چەندی خوێندووە. مامۆستایانمان ئەوە کە تۆتەڵم وەرگرتووە لە نێوان 6 بۆ 7 سەعات مامۆستایانمان هەبووە 7 سەعاتی دەرس خوێندووە. ئەویش بە هەمان شێواز. واتە پەیمانگای سلێمانی ئەزیزم کوالیتێکی پێشکەش کردی، نەوانەی تایبەت، نە مەکتەبیش نەیتوانیوە بەم شێوازەوانە بڵێتەوانێ پێشکەشی خوێندکارانی خۆشەویست بکرێت. لە چەپڵەیەکیش بۆ خۆتان. ئەو دروشمەی ئێمە لای ئێمە هەمیشاڵمان گرتووە. سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشی. ئەمە یەکەمی ساڵی دەستپێکردن لەگەڵ کاکسۆرانی برامە کە دەستمان پێکرە و دروشمەمان هەڵگرتووە. وە گرنگیشی پێدە سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشی. ئەویش بەشێ بە پشتیوانی خوای گەورە کە دەشی ساغی پێداوین، توانای پێداوین، بەهرەی پێداوین و بە پشتیوانی مامۆستا عەزیزەکان و بە پشتیوانی دایکان و باوکان و خوێندکارە عەزیزەکان کە متمانە بە پەیمانگای سلێمانی دەباشن. بەڕێزان ئەمە حەقیقەتە. ڕسمی ئەگری لە فەیسبوک ئەڵێ ئەمان وایان وت ئەمە حەقیقەتە ئەگاتە کوێ بابگات. ئەمە حەقیقەتێک هاتوۆتە بەردەستی ئەوە. دوایە و هەموو ڕاپرسی ئەزیزم بەم هەموو بەڵێنە بەم هەموو شتێک کە پێمان کردیاوە هاتووی بەم هەموو کوالێتێک کە پێشکەش جەنابتانمان کردووە نەترساوین هاتووی پێتان بڵێن لەگەڵ خوێندکارانە بووینە ئایلە بووینە خێزان خوێندکاری ئازیز ئەم هەموو کوالێتی وانە خوێنەر پێشکەش دەکەم. هاتم ڕاپرسیم پێکرد 600-700 خوێندکاری پۆلی 12 لەم پەیمانگایە بووە ڕاپرسیم پێکردووە بۆ چوونی خۆی پێ بڵێت. سپاس بۆ خوا لە سەدانەوەی بەدڵخۆشیەوە پەیمانگای سلێمانی هەڵبژاردووە. وە پەشیمان نی. بەڵێ هیلاکمان کردن دەستمان خۆش بێت، بێتاقەتمان کردن دەستمان خۆش بێت. بەچی؟ خوێندکاری ئەزیز کە لە 11 بەرەو 12 ئەڕوا لە خولی هاوینە کە لای من هەفتەی 6 ڕۆژ 5 ڕۆژ دەستی خوێندووە بە دڵنیایەوە هیلاک بووە، بە دڵنیای بێتاقەت بووە، وانە خوێندن. بەڵام ئەزیزم کۆمێتی بەڕێوەبەری مەکتەبێک کە بۆ پەیمانگای سلێمانی نووسرا من هەندێک جار زۆر هیلاگەبی، بەڵام ئەم کۆمنتانە بۆ ئێمە دڵخۆشیمانە. پەیمانگا بەبێ ئەوەی بیناسی مدیری پەیمانگاک ئەڵێ ئەو خوێندکارانەی کە ئەپرسی لەوانەکانی خوێندنا لە پۆلە پێیان ئەڵێ تەلەبەیەکی پەیمانگایەکن کە ئەڵەنی پەیمانگای سلێمانی جیاوازیان هەیە دەست بەرزەکەنەوە علمی پێیان شتی پێیە
سێنزەینەوە تا یەکیدا جیاوازیەکەی ئێمە ئەبینن بەڵام ئەگەر خوێنکارێک لەگەڵمانە هاتێ بۆیە ئێمە ئەمەش کە باسم کرد ئەمەش بەرهەمەکانمان کاکە مەحەممەد لە شوێوە دانیشتووە ئەو کاکە مەحەممەد بە شانازیەوە لە ناو پۆلەکانی ئێمە دانیشتووە دووە میێرە مەحەممەد عەبدوڕەحمان لە پەیمانگای سلێمانی بۆ چەپڵەیەک بۆ یەکەمەکان جان لە 50 خوێندکاری ترمان سوپاس بۆ خوا لە کۆلێژە بەرزەکان وەرێ سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین.